کارەکانی ڕاکان سەعید پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت ناڕەزایی زۆری بە دوای خۆی داهێناوە. چاودێرانی سیاسی ئاشکرای دەکەن لە دوای دەست بەکاربوونی ڕاکان سەعید وەک پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت دووبەرەکی زیاتر کەوتوتە نێوان پێکاتەکانی شارەکەوە و دۆخی خزمەتگوزاریش خراپتر بووە. خراپترین کاتی دارەدانە لە پارێزگای کەرکووکە کە لایەن پارێزگار بۆ وەکالەتەوە ئادای کردووە. دیارەیەکێک لە کارە خراپەکانی ئەوەیە کە هەوڵی دوێنانەوەی دووبەرەکیەدا لە نێوان نەتەوە جیاجیەکانی کەرکووکدا ئەمەش خزمەت بە پێکەوە ژیان ناکا. ئێمە ئەگەر قەرار بێ لێرە هەموو چین و توێژونەتەوە و ئاینە جیاوازەکان لێرە بەیەکەوە بژین ئەبێ کارێک بکەین لە بەرژەوەندی هەمویان بێ و کارێک بکەین کە خزمەتی هەمووان بکە. دیارە ئەم پارێزگاری ئێستا بە حکمەوەی کە لە هەڵبژاردنەکانی داهاتوو لیسیان هەیە و بەشدارە بن هەوڵی داوە زۆرترین ئەوی شانەی کە لە پارێزگایەکرێ بە زیانی خەڵشکاوەتەوە لە پێناوی بەرژەوەندی خۆی بۆ بانگەشەی هەڵبژاردن کاری لەسەرەکە. دیارە زۆر بەڕوونی ئەوە بەکارەکانی پارێزگای کەرکووک بە وەکالەت ڕاکان جوبوریەوە دیارە کە کار لەسەر ناتەبایی پێکهاتەکانی کەرکووکەکە و کاری نەکردووە لە پرۆژە خزمەتگوزاریەکان کە هەموو تاکێکی کۆمەڵگا لێی سوودمەند ئەبێ. یەکێک لەو کارانە کە کردوویەتی کاری لەسەر ئەوە کردووە کە ئەو عەرزە زیراعیانەی کە لە مەنتیقەکانی داقووق و دبس و ناوشوان و پردێ پێشتر بە بڕیاری مەجلیس قیادە سەورەی بەغدا تعریب کرابوون و درابوون بە عەرەب کار لەسەر ئەوەکە کە ئەو دوای ئەوەی کە لە چوارچێوەی مادەی 140 ئەو عەقدانە فەسخ کرانەوە هەڵوەشێنرانەوە کار لەسەر ئەوە کە دیسانەوە جارێکی تر عەرزانە بدرێتەوە بە عەرەب. ئەو کارانەی لە ماوەی ڕابردوودا پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت ئەنجامی داون لەلایەن چاودێران و مامۆستایانی زانکۆوە بە بانگەشەی هەڵبژاردن وەسف دەکرێن. لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەرچی وازیبات و ئەرک و شانی خۆی هەبووە هەمووی بۆ خزمەتی خۆی بەکاری هێناوە بۆ خزمەتی خۆی و نەتەوەکانی دیکە نەتەوەی خۆی با بڵێن وای کردووەکەوە فەرقوجیایی لە بینی نەتەوەی کورد و لایەکانی دیکە بکاتەوە و ئەو ئیشانەی کردێتی بەڕاستی زۆری غەرەزی انتخابی بووە وەک حملێکی بانگەشە بۆ خۆی کردووە لەم فترەیە. کۆنەبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و نەگەڕانەوەی سەرۆک و بەشێک لە ئەندامەکانی کاراسانی زیاتری بۆ پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت کردووە تاکو کارەکانی تاگلایەنە ئەنجام بدات بە بێبوونی هیچ چاودێرێک بەسەر ئیش و کارەکانیەوە. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.